ڕۆماننویس بم و چیرۆکنویس بم و شانۆگەر بم و هەلبەستوانێک نوژەن و کلاسیک بم و گۆتار نویس بم و گشت تالی باوەڕ بک ئەزت گشت تێکارم لێ حەمیدە نیوی ئەستم دەبێژم هەلبەستوانێک بێ هەلبەستەکە تەنێ خۆش بنویسینە جڤاق قبول بکە بچێترێ گوتە 10 دیوانێ نەیە خوێندەمی بێ باندۆر بن کەس باندۆر بێ چیرۆکەک بە هۆمانên چیرۆکی و ڕاست بنویسینە چێترێ گوتە کۆمەک چیرۆک دەرخە و بێ باندۆر بێ نەخۆشیکمە نویسکارانە نەخۆشیکەی ئەم پێکەتن ئەم هەموو نەخۆشت ئەم پێکەتنە چی نەخۆشیە ژمارە چێ ژمارە بەرهەمێم گەلەکن ژمارە گەلێک نویسکارێن مە ئەم لێت گەڕن کەس نەبێ هەندرێ و قابەوەی دیوانێ چ تێدەیە بەس چەند دیوانێتە هەنێ چەند چاپکردنە و چەند بەڵاوکردنە 10 دیوانێ مەهەنێ 5 هینا دەستنویسن 5 چیرۆکێ مەهەنێ 5 زانم چی مەهەنێ ئەز لێت گەڕم ئەس نابێ چینی ویساندیە و چ باندۆر دکە و جڤاکا من چ سوودە ژێگرتیە ئەف ژی باوەڕیان بدە نەخۆشیەکە بچ گرێدایە بزانە بوونێ بن نەزانێ بوونێ بگرێدایە